سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئێمە لە بەردەم دادگای سلێمانی بووین، بەڵام هێزانەکان داوای ئەویان لێکردین کە لە دەوروبەری دادگای سلێمانی دوور بکەوینەوە. ئێمەستا بە چەند کیلۆمتر لە دادگای سلێمانی دوورکەوتنێتەوە، بەڵام دادگای هێشتا لە پشتی منەوەیە و تا بە ئاڕاستی دادگای سلێمانی لە ئێستادا. دەمێ باز لەوە بکەم کە ئەمڕۆ دووشەممە هەرێک لە لاو شێخجەنگی و هەروەها پۆڵا شێخجەنگی برایوە هاوکات 11 کەسی دیکە کە بە گوتەی بورهان ڕەشیگوڵە سەرۆکی تیمی پارێزەرانی لاهور شێخجەنگی باسی لەوە کردووەکە ئەمڕۆ بە لاهور شێخجەنگی و پۆڵا شێخجەنگیەوە 13 کەس دەبرێنە بەردەم دادوەر و دادگایی دەکرێن. دەمێ باسەوە بکەم کە ئەمڕۆ دادگای سلێمانیدا چی ڕوودەدات. ئەوەی کە هەیە لە یاساییدا عادەتەن دانیشتنی یەکەم واتە جەلسەی یەکەم تەنها خوێندنەوەی بۆ دەکرێت، واتە بڕیار لەسەر دۆسیەکە نادرێت. بەڵام ئەوەی کە هەیە ئەمڕۆ هەرێک لە لاهور شێخجەنگی و پۆڵا شێخجەنگی و هاوڵەکانی بە 3 تۆمەت دەبرێنە بەردەم دادوەر کە لە دادگای سێی تاوانەکانی سلێمانیە. یەکەم بە تۆمەتی تێکدانی ئاسایشی پارێزگای سلێمانی، دووەم بە دروستکردنی هێزی نایاسایی و سێهەم بۆی کە لە شەوی 22 ئاب لە ڕووداوەکەی لالەزار ئەو کاتی کە هێزەکانی سلێمانی هێرشیان کردەوە لالەزار و ڕوبەڕوونێکی زۆر دروست بوو. تۆمەتی سێمەوەیە کە ڕوبەڕووی هێزە ئەمنیە فەرمیەکانی سلێمانی بۆتەوەوە هێزە ئەمنیەکان لیان کوژراوە گیانیان لە دەستداوە. ئەمە ئەو زانیاریانن کە بۆ ئەوی باز دەکەم. و هەروەها هاوکات ئەمڕۆ شاسوەر عەبدولواحید دەبرێتە بەردەم دادوەر بە هۆکارەوەی کە پێشتر بڕیاری لەسەردرا بوو کە تا 12 مانگ واتە ئەمڕۆ تەوقیف بووە. ئەمڕۆ دەبرێتە بەردەم دادوەر و دۆسیەکانی ئەوی ژەگلایی دەکرێتەوە کە پێشتر 5 مانگ زیندانەکەی تەواو کرد بە گوتەی پارێزەری شادی نۆزاد کە وتی بەڵێ بە گوێرەی مادە یاساییەکە وادەی یاسایی خۆی تەواو کردووە و دەبێت ئازا بکرێت. بەڵام بڕیاری تاوەکو 12 مانگ ئەمڕۆ تەوقیفی بۆ دەرکرا بوو. ئەمڕۆ لەسەر چەند کەیسێکی دیکە کە پەیوەندی بە خاوەن پشکەکان و هاوکات ئەو کۆمپانیایانی کە کەرەسەی بیناسازیان بۆ پرۆژەکانی شاسوەر عەبدولواحید دابین کردبوو و هاوکات شۆفێری ئەو تانکەرە ئاوانەشی کە شاسوەر عەبدولواحید وەکو بانگەشێڵ بژاردن بەکاری دێنە کە ئاوی بەسەر بەشێک لە گەڕەکانی هەولێر سلێمانی دابەش دەکرد، ئەوانی سکاڵ لە ئێستا نەسەر تۆمار کردووە کە پارەی ئاو تانکەریان وەرنەگرتووە.